زۆرە چێە؟ دایە چێیە تۆ؟ دایە شاهین ئەوە ئەتووی کوڕم؟ ئەوە کەجی لە سزنێ بەربووی؟ دایە دایە ئەوڕۆ بەربوو مەگری کوڕم مەگری جانش دایە لۆ تەماشم ناکەیت دایە کوڕم ئەوە چەند مانگە من چاوم لە دەستدایە دایە ئەوە چۆن ڕوویدا وەڵڵاهی بڵێم چ کوڕ ئەوە سێ چار مانگە چاوم لە دەستدایە دایە دەزانیت چەند غەریبێم کردی سەردانم بکەی دایە دەزانیت چەند چاوەڕێم کردی ئی کوڕم کێ هەبوو ببینی بەخۆ بۆ چاوەی کەس هەبوو ببینیتن دایە هەی لۆ گۆرانی برام سەردانی نەکردم کوڕم گۆران خەریکی دوکانێ بوو دوایە ئەتوو شتێکی وات کردیا ڕەفتارت ئەوەندە ناشرین بوو لە ڕۆمان دەهات بێ سەردانت بکەیت دایە نەبوونی وەی لە من کرد خۆ لە خۆشی نەبووە دایە وتی بیرم دیام لە هەر کرێتی بوویمە هەر بە پارەچکەم ئیشم کردیە هەر خزمەتی عالەمم کردیە ژیانی چێ ناخۆشی ژیانم هەبووە ئی کوڕم سەبرت هەبایە ژیان گۆڕانکاری بەسەردا دەهات ئەوە تە بزانە دایە سەبر لەوەی زیاتر ناگرێ ئێستاش پێم برێ دایە جان واز دەوەی بینە بارینی کچم چۆنە باشە بەخۆ بەداشی جار بەجار دێن ناو ماڵم لۆ پاکەکەنەوە پارە مەدەنێ بخواش لێژنەچی ئەوەندە باشە ئەوەندە باشە بەس ئاخ ئەتو غەدرت لێ کردت دایە ئێستاش پژریش نێری دەکەی لێ حالم گەیشتەوە حاڵێ بابیشم کاتی خۆی پژری دەوی دەکرد نازانم لە لیاشکش دادگا غەدی لە من کرد کوڕم ئەنگو هەزار کردن و کاریەکەن دوهاژی قەی دادگایەگرن دادگای خەتابارەکەن دو هەر بە دوو دزی کەتی هەر وازت لەو حاڵەی نەینا دایە ئێستا پێم برێ لە چێ دەژن ناونیشانان چەندەرە نازانم دایە نازانم گۆتم تووڕە مەکە ئەو پێ دەرم دایە تەماشیم بکە دایە واز بینە لێم گەڕێ دایە وازیان لێ بینە لۆ خۆیان بە دوو ژیانی خۆیان کەتینە ڕفتارە ناشرینەکانت ئەو شلێرە نازدارت ئیمال کرد بوو ئەو کچت بەدبەخت کرد وازیان لێ بینە وازیان لێ بینە دایە جێب دەمن هیچیانی ناکەم تەنها ژمارەکەم دەوێ نادەمێ وازیان لێ بینە ئەگەرە تو باش بای ماڵ و منداڵی خۆت ئیهمال ناکرد باشە دایە باش پێم برێ گۆرانە چێ ببیمەوە دوکان هەلە جێ جارانە کوڕم دڵم نایە دوعای شەڕت لێ بکەم بەس ئەوەندێ لەم خوا هیدایەتت دا یا ڕەبی